ترس لە موشەکەکانی رووسیا خوێندکارانی قۆناغی یەکەمی بنەڕەتی لە شاری خارکێڤی ئۆکراین ناچار کردووە لە ژوورێکدا گەشتی ژیانی خوێندنیان دەست پێ بکەن کە هیچ پەنجەرەیەکی تێدا نییە. ئەمە ڕەنگە ببێتە یادگاریەک کە هەرگیز لە ژیانیاندا بیریان نەچێتەوە. دوێنێ یەکەم ڕۆژی ساڵی خوێندن بوو لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان، بەڵام دەستپێکی خوێندنی ئەمساڵ بۆ دووەم گەورەترین شاری ئۆکراین جیاواز بەهۆی ئەوەی شارەکە تەنها 25 کیلۆمەتر لە سنووری رووسیاوە دوورە. جیاواز لە شارەکانی دیکە مەترسی موشک و هێرشە ئاسمانیەکانی رووسیا زیاترە، هەر بۆیە تونێلەکانی ژێرزەوی کە لە پێشدا وەک ڕێڕەوی شەمەندەفەر بەکاردەهاتن ئێستا کراون بە پۆل و منداڵانی ئەو شارە وانەی تێدا دەخوێنن. هەرچەندە لە شاری خارکێڤ خوێندن بە شێوەی ئۆنلاین بۆ بەشتێکی باو، بەرپرسانی شارەکە بیریان لەوە کردووەتەوە کە ئەو خوێندکارانەی تازە دەڕۆنە قوتابخانە بە شێوەی فیزیکی لە پۆلدا ئامادە بن، پۆلێک کە گرنتی سەلامەتیان لە موشکەکانی رووسیا دەکات. مامۆستایان و دایک و باوکی منداڵانی ئەو شارە دەڵێن ئەو قوتابخانانە بە جۆرێک لە داهێنان دەبینن بەهۆی ئەوەی سەرجەم پلانی وانەکان بەڕێک و پێچی بەڕێوە دەچێت و ڕەوشی پەروەردە و فێرکردن بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت کە تێیدا خوێندکارەکان لەگەڵ هاوڕێکانیان لە ئاوێتەبوونێکی ئاساییدا. لە قوتابخانەکانی ژێرزەویدا تەواوی خزمەتگوزاریە پێویستەکان دابین کراون، جگە لە دەستشۆر و دەرچەی هەوا پەرستار و دەروونناسیش بۆ هاوکاری و حاڵەتی فریاگوزاری ئامادەکراون. بۆ خوێندکارانەی کە 18 مانگە بە ناچاری لە ماڵەکانیاندا هێڵدراونەتەوە، قوتابخانەکان هێندە چێژبەخشن، خەندە لەسەر لێوی هەمویان بەدی دەکرێت. بەرپرسی ئەو شارە دەڵێت هەرچەندە نازانێت کە پرۆگرامی لەو شێوازە لە ئوکراین بوونی هەبێت، لە شاری خارکێڤ نزیکەی 1000 خوێندکار خۆیان بۆ قوتابخانە ژێرزەمینیەکان ناونووس کردووە. ئەمەش کەمترە لە سەدایەکی کۆی ئەو 112,000 خوێندکارەی لە شارەکەدا پێشتر بوونیان هەبووە. ئەمەش لە کاتێکدایە بە گوێرەی ڕاپرسیەکە لە سەدا 20 دایبابانی ئەو شارە پێیان باش بووە منداڵەکانیان لە پۆلەکان داوانەکان بخوێنن. بە گوێرەی داتاکانی ڕێکخراوی یونیسێفی سەر بە نەتەوەیەگرتوەکان لە سەرەتای دەستپێکردنی شەڕەوە زیاتر لە 1500 قوتابخانە لە ئۆکرایندا ڕووخاون. ئەمەش بۆتە هۆی دواکەوتنێکی بەرچاو لە پرۆسەی فێربوون لە وڵاتەکەدا.